ئێمە وەکو ئەنجومەنی چاودێری لێپرسینەوە هەستین بە ئەنجامدانی متابعی ساڵی دووەمی مەڵبەند و دەستگا و ناوەندەکان. خۆشحاڵان ئەمڕۆ گەشتینە مەڵبەندی چەمچەماڵ کە لە مەڵبەندی دهۆکەوە دەستمان پێکردو نوێمین مەڵبەندە و دوو بەیانیش لە مەڵبەندی کلار دەبین. ئامانجمان لە کۆبوونەوە لەگەڵ مەڵبەندەکان و ئەنجامدانی ئەم کۆبوونەوە تەبەن ئێمە کارمان متابعە و هەڵسەنگاندنە و ئیشی یەکەممان متابعەی ئیشی دووەممان هەڵسەنگاندنی فۆرمەکانە. دوو فۆرممان هەیە، فۆرمی یەکەممان لەسەر ئەدای مەڵبەندە، فۆرم و دووەمیش لەسەر ئەدای ئامی حیزبە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە گەرمگوڕێکی زۆر لە طبعاً هەم لە مەڵبەندەکانە بەدی دەکرێت هەم لە دەستگا و ناوەندەکانیشا بەدی دەکرێت. زۆر بە گەرمگوڕی دێن بەدەم ئیشەکەمانە و دەستخۆشیوان دوونەبوونیان لێ دەکەین. ئێمە تەنها بەڕاستی دوعای خێرمان بۆیان هەیە الحەمدوللا کە گوڕ و تین و لێبڕان و دڵسۆزی ئەوان دەبینی زیاتر ئێمە لەسەر کارەکەمان تەرجیع دەبین